مسلمانە بەڕێزەکان لە وتاری ئەمڕۆدا بە پشتیوانی پەروەردگار لە خزمەتی جەنابتانە باسی دەردێکی کوشندە دەکەین لە ناو کۆمەڵگادا. زۆر جار کۆمەڵگا ئەناڵێنێ بە دەرس ئەو دەردانەوە بە تایبەتی دەردانێک لە ڕابردوودا کەم بووە، بەڵام ئێستا زیادە و بەرەو زیاد بوون دەچێ. ئەبێ هەمومان بەیەکەوە ئەمانە ئەبێ دەستکەینە یەکا و بۆ ئەوەی زیاتر نەبێ، بۆ ئەوەی شیرازەی هەموو لایەکمان تێک نەچێ، ئەبێ زۆر یابین، بە تایبەتی شیرازەی خێزانی. ئەوش لە ناو کۆمەڵگای ئێمەدا ئەبینین زۆر جار باز دەکرێ ڕێژەی تەلاق چەنێ بەرز بووەتەوە، کێشەی عائیلە بۆ نمونە لە ماڵدا چەنێ زۆرە. ئەمانە هەمووی نیشانەی خراپن. ئەبێ وریابین هەمومان دەست خەینە سەر برینەکان و تیمارەکانش دانەین بۆی تیماری بکەین بە جوانی، چونکە بمانەوێ و نەمانەوێ ئەوانەی کە دژی ئاینی ئیسلامی پیرۆزن، دژی پاکێتی و دژی پاکڕەوین، بەردەوامن هەتا ئەو ڕۆژەی قیامەت هەڵدەستێ بۆی خەڵک بەرەو خراپە ببن، چی منداڵەکانمان چی خێزانمان. ئەبینین لە زروفی ئەمڕۆدا من و تۆ ئەبینین بە ناوی نازانم چی ناوێکی لێ بنین، کچەکان ناوی دەنەن بە کچە مۆدێل و بۆی کچەکەی من و تۆش فێری ئەم مۆدێلە بێت. ئاوا چۆن لە ڕێگا دەرچووە، ئاوا هەمووی خێزان و کچەکانمان و کوڕەکانمانش لە دەستمان دەربکەن و ئێمە ئاوا وەک مقەبایەک دوو لە ڕوو جەنابتان و کەوڵێک بمێنینەوە هیچمان لە دەستانەیە. ئەگە فریای خۆمان نەکەوین وامان لێدێ هەمومان ئیماندارانی بەڕێز، فریای ماڵ و مناڵی خۆمان عائیلەی خۆمان نەکەوین، چاو نەپارێزین لێی، ئەو کاتە وریابن ئەگەیەتە هەموو ماڵێکمان ئەم دەردە کوشندەیە. خوای پەروەردگارە فەرمێ والله جعل لكم من البيوت سكنا. خوای پەروەردگار بۆچی ماڵی داناوە؟ بۆ ئارامی، بۆ سوکنایی. کاتێک گەنجێک ژن دەخوازێ ئەچێتە داوای کچێک و کچێ شوو دەکا ماڵێک پێک دێنێ. ئەمە لە ئاینی ئیسلامی پیرۆزدا زۆر گەورەیە، چونکە هەر لە بیدایەوە خوای گەورە میثاقێکی داناوە، سوێن بە میثاقی خواردووە لە قورئانی پیرۆزدا. سیغەی مارە بڕین کە ئەوە سیغەکەیەتی کە چۆندا ئەمەدرێ، خوای پەروەردگار زۆر بە گەورە ڕایگرتووە. ئەبێ بزانین ئەو کوڕە کە ژن ئەهێنێ هاوسەرگیری دەکا، مانای هاوسەرگیری تێبگا. ئەو کچە کە شووەکە مانای هاوسەرگیری تێبگا. ئەچنە ماڵێک و سەقفێک و ماڵێک دروست دەکەن وە خوای پەروەردگارە فەرمێ بۆچی؟ بۆ ئەوەی ئارامی، سوکنایی، بەختەوەری وە ژیان پێک بێنن و کۆمەڵگایەکی و نەوەیەکی جوان و باش و چاک بخەنەوە بۆ کۆمەڵگا. ئەوانەیشی کە غەیرە دینن گەرەکیانە ئەمەمان لێ بشێوێنن، نەک کچەکەی من و تۆ سوکنایەکی هەبێ و ماڵێکی بێ، نەک کوڕەکەی تۆش کەچی ماڵ و سوکنای نەبێ، هەرکێ بۆ خۆی بێ، بە کەیفی خۆی بێ و چۆنی شەوێ ئاوا بێ. ئەمەیان گەرەکە لە من و تۆ بێ وریابین نێلین ئەمە ئەم سەقفەیە ئەم ماڵە سوکنایە خوای پەروەردگار بۆمانی داناوە نێلین تێک بچێ. بە تایبەتی ماڵی خۆمان، ماڵی کوڕەکانمان ئەگە ژنی هێناوە، ماڵی کچەکانمان ئەبێ ئاگامان لێبێ. هەندێک پیاومانەیە کە مناڵەکەی ژنی هێنا ئیتر ئاگای لێی نییە، کوڕەکەی بێ ئیتر تەواو هیمالیەکە، کچەکەی داوە شوواڵێ منەقم چییە؟ پیاوی خۆی هەیە. ڕاستە پیاوی خۆی هەیە، بەڵام خوار کچی تۆیە. خۆ هەڵە بکە ئەبێ زاوەکاتش ئاگەدارکەیتەوە. ئەمە هەڵەیە. کچەکەت ئەگەر ئاگر لە ماڵی هەڵبێ، ئەگەر بڵێن ئێستا ماڵی کچەکەت خەریکی ئارەسێنێ، ئایا تۆ پێشی پیاوەکەی ناگەیتەوێ؟ ماڵی کوڕەکەت ئەگەر ئاگری لێ بەرز بێتەوە، تۆ پێشی هەموو کەسێ ناگەیتەوێ؟ بەڵێ. ئەی ئەگەر تاوان و سەرپێچی ئەکەن و گوناحەکەن و بەرەو ئاگری دۆزەخە ڕۆن، ئەی بۆ ڕایان ناگری؟ ئەی خوای پەروەردگار لە قورئاندا نافەرمێ؟ بۆچی قورئانە خوێنین ئێمە؟ بۆ ئەوەی تێبگەین و بۆ ئەوەی جێبەجێ بکەین. جا ئەگە قورئانێکمان خوێند
تێنەگەیشتن و جێبەجێمان نەکرد ئەم قورئانە سبەینێ دێ لە ساحەی مەحشەردا شکاتمان لێەکە ئەڵێ خودایە ئەمانە بەس منیان دەخوێندەوە خوێنەکاریان پێکردم وەنا جێبەجێمیان شەکرد خودایە لەبەر خاتری من ئەمانە بخە دۆزەخ نەک بیان خە باشت خوا پەنامان بدە. ئیماندارانی بەڕێز ئەفەرمێت یەکەم لەسەرەوەی پارێزگاری لە خۆمان و ماڵ و مناڵمان بکەین وریابن تووشی خراپە نین بە تایبەتی ماڵی خۆمان ئەوەی لە ژێر دەستمانایە ئەبێ ئینسانی ئیماندار وریابێ قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارا خۆتان و ماڵ و مناڵتان بپارێزن لە ئاگری دۆزەخ. ئیمامی عەلی ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ لە تەفسیری ئەم ئایەتە فێری بکەن چی ئەنفوسەکم و ئەهلیکم اعلموا ئەنفوسەکم و ئەهلیکم خەیرا خۆتان و ماڵ و مناڵتان ئەوەی چاکەیە و باشەیە فێری بکەن لە خەیر و باش. چەندێکمان ئاگامان لە کوڕەکانمانە لە دووی شەوتێتەوە لەکوێیە چەندێکمان منداڵەکانمان کوڕەکانمان ڕەفیقەکانیان نەناسین چەندێکمان کچەکانمان ڕەفیقەکانیان ناسین ئەزانین خەریک چییە لەگەڵ کیایە ئاگامان لێیە سەتاسەت نەخێر ئەبێ وریابین ئەگەر ئاگای لێ نەبێ گورگەکان دانیشتوون ماڵەکەت وێران دەکەن کوڕەکەت دەبەن کچەکەتش دەبەن خۆ ئەبینن لە واقعی ئەمڕۆدا دەبینن چەندەها کچی چاک و باش عاقیبەتی لەکوێوە دەرچوو چەندەها کوڕی چاک عاقیبەتی لەکوێوە ڕۆ دەرچوو چەندەها ماڵی پاک دوای لەکوێوە دەرچوو عاقیبەت پێویست ناکەوە نمونە بێنینەوە چی وای لێ هات بە بۆنەی هاوڕێی خراپەوە بە بۆنەی تۆڕە کۆمەڵایەتی وا ماڵی هەمومانی ڕماندووە. ئەبێ وریابین ئازیزان چونکە بتەوێ نەتەوێ ئێستا دەرکی پێ دەکەن ئێمە زوو وتمان زوو هاوارمان کرد وەک مامۆستایانی ئاینی وریابن شوێنی خراپ مەکەنەوە دوای گیرەکەین بەدەستیەوە پێشکەوتن بەوانە نییە پێشکەوتن بە کچە مۆدێل نییە بە شوێنی خراپە نییە بە شوێنی عەرە خواردن نییە پێشکەوتن بە تلیاک و حەشیشە نییە بە ئەوەکانی تر نەرگیلە خواردن نییە بە شوێنی خراپ بۆ خراپەکاری نییە دوای کۆمەڵگا دوای خەڵک گیرەکا بەدەستیەوە دوای حکومەت و هەموو دنیا گیرەکا بەدەستیەوە. بەڵام کێ گوێی گرت لێمان گوێی گرت لەو کەسانەی کە چاکەیان وت ئێستا گشتی دێتە سەر شاشە و دەڵێ شیرازەی خێزانی ها لە مەترسیدا دێ ئەو شوێنە خراپانە داخن ئەو شوێنە خراپانە با نەمێنێ با کەم کرێتەوە. ئەبینی چەندەها کەس ئەمڕۆ فڵان کەس عارەقی خوارد و مناڵەکەی خۆی کوشت ژنەکەی خۆی خراپ کوشت منداڵەکەی وا لێ کرد قەومێکی وا لێ کرد چەندەها بیستن ئەی بۆ کەم ناکرێتەوە بۆ ڕۆژ بە ڕۆژ زیا بکرێ بۆ پەرەی پێ بدرێ بۆ دنیامان باشیان بۆ قیامەت ئەوە لە دنیادا ئاگرمان تێبەرەدا و لە قیامەتشدا ئەم بە تایبەتی مەدام ئەو شوێنانەگە کەم ناکرێتەوە بێمە خۆمان بپارێزین ئیمانداران خۆمان و ماڵ و مناڵمان بپارێزین لە مەدام. دووەمیان ئیمانداران بۆی شیرازەی خێزانی پاراستنی نهێنی و بینی خۆت و ماڵت بەداخەوە ئەمڕۆڵێم زۆرینەمان نهێنی ماڵەکانمان هالای هەموو دراوسێکانمان هالای هەموو ڕەفیقەکانمان نابێ شتی وا چۆنە بێ چۆن ئەبێ نهێنی شەرع ئەڵێ پێت نهێنی بینی پیا و ژن نابێ منداڵەکەت پێت بزانێ ئەو گەڕەکێ پێیەزانێ ئەو شارێ پێیەزانێ چۆنە بێ شتی وا گلەی خۆت لای ژنەکەت بکە لای خەڵک مەیکە فرەباسی عیبی ژنەکەت مەکە لای خەڵک ئەی پیاو و ئەی ژن مەڕۆ گەڕەکەکە هەموو یاگەدارکەرەوە بڵێ پیاوەکەم خراپە ئەگە خراپشە وەرە دانشن هەردووکتان بە یەکەوە ڕێکەون بەخوا دادت نادا هەموو شار بزانێ پیاوەکەت خراپە هیچ ئیسفادەی نییە بەس ئەوەیە ئەبیتە باس و خواسی هەواڵی سەردەم چی پیاو بێ چی ژن بێ لەوە زیاتریچت بۆ ناکە. ئەبێ وریابین ماڵەکانمان بەدەستی خۆمان نەڕمێنین ئەوانەی دێنە ماڵەکانمان ژنەکانمان لێ تووڕاکەن ڕوویان پێمەدەن بانێن ئەی پیاوان ئەی ژنەکان ئەو ژنانەیشی گوێی لێمانە گوێی لێمە و گوێی لێمان دەبێ
ئەزانی هەر ژنێک دێتە ماڵەوە هانت دەدا بۆی ماڵەکە تێکدا ڕووی پێمەدە بانەیە و پیاوش هەر پیاوە دێتە ماڵەوە وەلای پیاوێک ئەزانی تێکدانی ماڵەکە تا لە ژێری سەری ئەم پیاوەدا فرە ڕووی پێمەدە مەڵێ عیبە ماڵەکەت با نەڕمێ بەدەستی خۆت کاولی مەکە بەدەستی خۆت. ئیماندارانی خۆشەویست ئەبێ وریابین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاگادارمان ئەکاتەوە خراپترین کەس لە ڕۆژی قیامەتە ئەو کەسەیە نهێنی ماڵەکەی ئەواتە دەرەوە، نهێنی ژنەکەی لای خەڵک باسەکە، نهێنی پیاوەکەی لای خەڵک باسەکە، خراپترین مەخلوقاتە لە ڕۆژی قیامەتە. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم فەرمێ أشر الناس عند الله منزلة يوم القيامة خراپترین کەس ئەبێ ئەم سیفەتە ئەگە تیامان هەیە تەرکی کەین، ئەگە تیامان شان نییە سوپاسی خوا بکەین. زۆر جار دانیشی لە مجلیستا باسی ماڵی فڵان دەکرێ، باسی ماڵی فڵان دەکرێ، زۆر جار پیاوەکە و کچەکە سخەی پێتە تێ بۆ لای تۆ، پیاوێکی بەتەمەن، پیاوێک گەنجێک لاوێک کێشەکەی دێنێ بۆ لای تۆ حلیکەی معقول نییە تۆ دەڕۆی گەڕێکێکی لێ ئاوەدانەکەیتەوە. واللهی خراپترین پیاوی ئەگەر وابیت، واللهی خراپترین ئافرەتی ئەگەر وابیت. ئەو هات بۆلات سڕی خۆی باس کرد بۆی تیماری دەردەکەی بکەی نەک تۆ ئاشکرای بکەی و حیای بەری. ئەبێ وریابین ئیمانداران هەمان کاتش ئافرەت کە ئەچێ بەلای ئافرەتێ زۆر جا لە ناو ئافرەتانە ئەمە هەیە ئافرەتان زۆر زەمی پیاوان دەکەن، لە بینی یەکدا باسی پیاوان دەکەن، باسی ماڵی یەکەکەن، تەنانەت باسی شتی محەڕەماتەکەن، نابێ شەرعەن دروست نییە. ئەبێ وریابێ ئەو ئافرەتانە ئەمانە بۆ ماڵمان باسکەین. ئێمە هەنەی لە مزگەوتا دانیشین گوێ بگرینەوە بچینەوە بۆ ماڵ بەس داوا بکەین چێشتەکە بێنە و جلەکەم بشۆ و شەوان داوای کاری حەڵاڵ بکەی لە خێزانت و تەواو، ئیتر خێزانت ئاگای لە دنیا نەبێت چییە. هەندێک پیاومانە ئیستەش بە عەقلی جارانە خوڕێڵێ ئافرەت چۆنە بێ بۆ مزگەوت، ئێستەش واڵێ قوربان ئەگەر نەیە بۆ مزگەوت لە ماڵا چیەکە مسەلسەلەکان ڕەت ناکە، ئەو کەناڵە خراپانەوە لە ماڵە تۆ دەرەچی لەگەڵ خۆتا بێنە بۆ مزگەوت، با جومعەکان لای کەم گوێ بگرێ تووشی خێرێ بێ، لە مزگەوتە ئافرەتی چاکە بینێ، خۆت پیاوی چاکی پیاوی چاکە بینی، مزگەوت ئالی خراپی تیان نییە، تۆ ژنەکەت ئەوەی بۆ هەموو شوێنێ ئەی گێڕی بە هەموو شوێنێکدا بەس مزگەوت نەبێ، بەس قەدەغەت لێ کردووە ماڵی خوا غەیری ماڵی خوا بۆ کوێ هەیبەی ئەی خوا لێت بپرسێ، ئەی بۆ نایەلی بێت جومعەکان بۆ خۆی دانیشێ چارەکێ 20 دقە خۆ ناشکری خوانێ تۆ تاقەتت نییە بیگێڕیتەوە، چارەکێ وتارەکە چووە بان خۆت بێزاری لە خۆت ئەڵەی بە زۆر هاورتیانە داتیان ناوە جومعەکەی، ئەڕۆیتەوە بە ماڵەوە کەس ناوێری قسەت لەگەڵا بکە بڵێ مامۆستا باسی چی کردە وازی بێ واز لێبەرە وەختی نییە چێشتەکەم بۆ تێکە جارێ برسیمە، لەولاوە نازانێ ماڵی خەریکە کاول دەبێ، ئاگای لە ماڵی نییە لە مناڵی نییە، ئەچێتە کاسبی هەتا ئێوارە شەو دێتەوە خەوێ تا بەیانی ئیتر نازانێ ماڵ چییە، نازانێ خێزانی مناڵ خەریکچین. ئیماندارانی بەڕێز ئەبێت چاوکراوە بین، ئەمە مانایەوە نییە ئێمە دڵمان پیسە، ئەگەر دڵپیسیەوە بێ بە هەمومان دڵمان پیس بێ، ئەمە دینی خوایە داوامان لێ دەکا، چونکە لە قیامەتا خوا بەرپرسیارین بەرامبەر بە خودا، خوا لێمان ئەپرسێتەوە دەربارەی خۆمان و ماڵ و مناڵمان. ئەو خەڵکەوا خراپەکە کێ؟ ئەم خەڵکەوا ئێستا خراپە کێ؟ تۆ بڵێ خەڵکێکی تر بێ، هەکە سوکاری من و تۆیە، خۆ لەوە زیاتریتیان نییە. خاڵی سێهەم پێویستە بەرپرسی خێزان بۆ ئەوەی شیرازەی ماڵ تێک نەچێ زۆر نەرمونیان و حەکیم بین. پیاوانی ئازیز ئافرەتانی بەڕێز ئەوەی گوێم لێ گرفت قەت بە تووڕەیی بە توندوتیژی لە ماڵدا حل ناکرێ، ئەتەوێ کێشە و گرفتی ماڵی خۆت حلکەی ئەوە باش و چاک وایە نەرمونیان بە چی پیا و چی ژن، بەڵام مانایەوە نییە پیا و نەرمونیان بێ ژنەکە سوار کۆڵی بێت و لە ڕوو جەنابتان، مەبەستم ئەمە نییە. پیا و لە ڕیجالەت و قەوامی خۆی ئافرەتش لە شوێنی خۆیدا باز دەکەین لە وتارەکانی تر ئافرەتی چاک کامەیە، ئافرەتەکانمان با خۆیان بدەن لە تەرازووی شەرع بزان چەندێکیان دەرەچن،
پێغەمبەرگیان پێمانەڵێ ئافرەتی چاک چەند سیفەتێکی بزانوان پیاوی چاک بزان ئێمە واین لەو سیفاتانە لەو امتحانانە دەرەچین ڕێزگرتنی پیاو بۆ ژنەکەی یان ژنەکە بۆ پیاو لە ئاینی ئیسلامدا چۆن حەساب کراوە مجتەمەعی ئێمە زۆرینەمان ئەسڵان لە چینی پیاواندا وا فێر بووین یا وا فێر کراوین وا لە ناومانە وا باوە ئەبێ حەسابی هیچ نەکەی بۆ ئافرەت چینی ئافرەتانش ئافرەت وا ئەزانێ بە قسەی پیاوەکەی کا کۆیلەیە عەبدێتی هەردی سەقەت و هەڵەیە کەی وایە هیچ کامنی شەرعی خوا نییە خۆمان دامان ناوە چونکە هەموو شتێک پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام إن الله إذا أحب أهل البيت خوای گەورە ئەگەر ماڵێکی خۆش گەرەک بێ ئەم ماڵە چیەکە أدخلوا عليهم الرفق نەرمونیانی خاتە ناو ئەو ماڵە واتە هەر ماڵێک نەرمونیانی تیا بوو خەیری تیا ماوە ئەگە نەرمونیانی تیا نەبوو خوا پەناماندا ئەو ماڵە بەرەوەوە چێ خێری تیا نەمێنێ هەموو کێشە و گرفتێک بە نەرمونیانی چارەسەر دەبێ ئەبێ پیاوی بەڕێز لەگەڵ ئافرەتی بەڕێز ئەبێ وریا بێت شەیطان نەخەوتووە و شەیطانەکانی ترش نەخەوتون بە قسەی ئەو گورگانە نەکات بە تایبەتی ئافرەت ئەو گورگانەی وا لە دەورۆ دانیشتوون بە ناوی مافی ئافرەت بێ یان مافی پیاو بێ ئەوە ڕەقەمەکە و مۆبایلەکە ئەگە پیاوەکە دوودی بچۆ و لاوە تەلەفۆنێکم بۆ بکە وریا بە ئەوەیشت بۆ ناکە ئافرەتی بەڕێز خوشکی ئیماندارە ئەمە هیچت بۆ حل ناکە ئەی بۆ ناگەڕێیتەوە بەلای قورئان و سونەت ئەی بۆ ناگەڕێیتەوە بەلای ئەو شەرعە پیرۆزە هەرچی مافیەکتەیە لە پیاوەکەت لە ڕێگەی ئەو ئیسلامە پاکەوە لەیسێنە پیاوی بەڕێزش ئەو ئافرەتەی لای تۆ ئامانەتە هەوڵدە لەگەڵیدا بە نەرمونیانی و چاکە لەگەڵیا بڕۆ هەتا ئەو پەڕی پیاوی وامانەیە هەر بێژە بڕۆ لاوە سێبەسەی لێخوا کورە عیبە وەڵڵا عیبە دوایەوە پەنجا مەلاکە پەنجا مامۆستای ئاینیەکە بەس بۆی تەلاقەی چاکەنەوە تۆ گەر پیاوێکی بەڕێزی ئەگە پیاوێکی دوو لە ڕوو جەنابتان بڵێن تر بەڕێزی باو دوای نەڵێم پێژنەکەت بەدڵ نییە شەرعی خوا دایناوە بی بە ماڵی باوکی و داینە بڵێ هەتا ئەمڕۆ کرا پێمان غەیری ئەمە ناکرێ نەکەم و ڕۆژێ لە ماڵدا تەلاق بخۆی ڕۆژی 100 تەلاق بخۆی بەیانیش بێی لە بەردەم مامۆستادا هەموو ڕۆژێ سەر شۆڕ بکەیت و مامۆستا تەلاقەکەم بۆ چاکە ئەی لە خۆ تەریق نابیتەوە گلێتێ دوو گلەت سێ گلەت پیاوی وایە 30 ساڵە 40 ساڵە لەگەڵ خێزانێکایە تازە ئەڵێ سێ بە سێ تەلاق دەدەم تۆ عیب نییە ئەمە دوای چییە بووەتە بابا نەک باوک گەیەتە بابا تازە ئەڵێ وەڵا کاکە بێ تەلاق دەدەم تازە فکری کردەتەوە ئەم پیاوە بەڕێزە تەلاقی ژنەکەی بدا هەی چەند ساڵە دەستە گیریا بوو هەی لە بیدایە بۆ نەت کرد ئێستا بۆ گەرەکتە ماڵی خۆت و چەند مناڵێک برمێنی نەخۆت سیلسیلەیە ماڵ هەمووی برمێ بە بۆنەی تۆوە تۆ شیرازەی کۆمەڵگاکە تێکەدەی ئیماندارانی بەڕێز واتە ئەم سێتەوەرە ئیماندارانی بەڕێز وریای ماڵ و مناڵمان بین نهێنیەکانمان لە بینی خۆمانە چارەسەرکەین یان پیاوێکی ئەهلی سوڵح بێ ڕێک داینین وە سێمیانیشە بێ لە ماڵدا بە نەرمونیانی شەکانمان ڕێک و جوان بکەینەوە ڕێک و جوان بکەینەوە بۆ ئەوەی شیرازەی کۆمەڵگامان شیرازەی ماڵمان تێک نەچێت